بۆ زانیاریەکانی دەرەوەی چادرگەکە گەڕاینەوە بۆ 1964 لە ماوەی ئەم هەفتەیە بەجێی نێشتوین یەکەم کەناڵ بوو کە توانی شەو لەگەڵمانە هەتاوەکو بەیانی ڕۆژ بکاتەوە بۆی بزانێ ئێمە لە چ ناڕەحەتیەکەین. کەماکەکەت پێێنە بۆ هەموو دەمێت لە لامان بووی هەروە منزانی تۆش وەکو چاودێرێک وای 19 جار هاوسەنگی خۆی پاراستووە توانی وتانە هەموو وێنە و هەواڵەکان وەکو خۆی بگێنن لە ماوەی حەو ڕۆژی مانگرتنە ئەدای خۆتان بگەێنەوە تۆڕی میدیایی 1964 سپاس بۆیەوە. دەستان خۆش بێ ئێوەش شتێکی جوانەکە بەرە وەڵا بیرتانەکەین بووین بە هاوڕێ باسی ئێوەش دەکەین دەورتان هەبووە نەزان دەورتان نەوێت ئەبێ پەیوەندیمان بەردەوام بێگینە من سەر و دڵی کێ بگرم کێ ناڕەحەت کەم باس ئێوە کە بەڕاستی کە زۆر زۆر لە ئێمەمان وتر بوون سپاسانەکەین سەرکەوتو بن ئینشاءالله.